مامزەلال ڕەسیە ئەو پیاوە بوو کە توانی داهێنانی گەورە لە وڵاتەکەدا بۆ میلەتەکەی بۆ میلەتەکەی بۆ وڵاتەکە بۆ مەنتیقەکە بۆ دنیا داهێنانی گەورە بێنێتە پێشەوە. مامزەلال تەنها مامزەلال بوو و هەر مامزەلالیشە مامزەلالە. واتە مامزەلال ئەو پیاوە گەورەیە، ئەو پیاوە داهێنەرە، ئەو پیاوە قارەمانە، ئەو پیاوە لە چادرێکەوە لە کوردستانەوە گەیشتە بەغدا و گەیشتە نیویۆرک، گەیشتە ڕێکخراوێنەوە یەکگرتووەکان، گەیشتە هەموو دنیا و توانی ئاشتی لەو مەنتیقەیە بچەسپێنێت، توانی چارەسەری زۆربەی کێشەکان لە وڵاتە بکات. ئەوە ماوەیەکە کە غایبە کێشەکان چۆن سەری هەڵداوە، کێشەکان چۆن ڕووی تێکردوین لە کوردستان و لە عێراق و لە مەنتیقەکە. بۆیە بێ مامزەلالی لە ڕاستیە پێمانەوە دیار بوو. بەڵام ئەمڕۆ ئەو کۆسە گەورەیە ناتوانینەنی خەڵکی کوردستان ئەمڕۆ تووشی زۆر من توانم بەوە تعبیری بکەم کە ئەڵێ ئەگەر مەدینە بێ نەبی بێ، نەجەفیش بێ عەلی بێ، داری کەلی بێ مەحموودە، ئەمڕۆ وڵاتمان ماتە سەر تا با تەمام قەڵاچۆلانە ئەمڕۆ بەبێ مام. لە ڕاستیدا گەورەترین کۆستە بۆ میلەتەکەمان بۆ وڵاتەکەمان من کوردستان و لە عێراق و لە مەنتیقەکە یەک مامزەلال بووە، یەک مامزەلال هەبوو و هەر مامزەلالیشە. واتە باوەڕ ناکەم کەسێکی تر بتوانێت ئەوەی کە مامزەلال کردوێتی وەکو مامزەلال بیکات. بۆیە پێم وایە ئەوە تەنها مامزەلالێکە بووە. لە ڕێگە بووم ئەمڕۆ لە کەرکووکەوە تا گەیشتمە ئاڵتون کۆپری و هەتمە هەولێر سەدان کەس لە ئەوروپا و لە کوردستانەوە تازێنامەیان بۆ نووسیم و داوای سەرخۆشییان لە من نەکرد. لە ڕاستیا من ناتوانم دەنی سەرخۆشی لە کێ بکەم، لە خۆم، لە وڵاتەکەم، لە بنەماڵەکەم، لە بنەماڵی مامزەلال، لە خەڵکی کوردستان، لە یەکێتی نیشتمانی، لە هەموو ئەو تێکۆشەرانەی کە لە وڵاتەدا هەن.